دووبارە سڵاوتان لێبێت. لە هەرێمی کوردستان ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو بەشێکی هاوڵاتیان سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کرد. ژمارەیەک گەشتیاری ناوەڕاست و خواروی عێراقیش ڕۆیان لە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان کردووە. هاوکات ئەمڕۆ لە پارێزگای کەرکووک وەک یەکەم ڕۆژی جەژن دیاری کرا و هاوڵاتیان سەردانی کردن و بەخشینەوەی نوقڵ و شیرینیان دەست پێ کرد و پێشوازیان لە جەژن کرد. لە هەرێمی کوردستان ئامادەکاریەکان ئەنجام دراون بۆ پێشوازی لە ئەو گەشتیارانەی بەهۆی جەژنی ڕەمەزانەوە سەردانی ناوچە گەشتیارەکان دەکەن. کاتێک گەشتیارێک ڕوو لە ناوچەیەک دەکا بە مەبەستی گەشتیاری چەند حساباتی چێ دەیکا. یەکێک لەوانە پاک و خاوێنی ئەو شوێنەیە کە سەردانیە کە هەر لە میوانخانەکان بێ یاخود چێشتخانە و شوێنانی کە وەکو شوێنێکی گەشتیاری پێشوازی لە گەشتیاران دەکەن. وە چەند پایەیەکی تری گەشتیاری هەن کە لە هەرێمی کوردستاندا وای کردووە گەشتیاران زیاتر ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بکەن. جا سلێمانی وەکو خاوێنترین شاری عێراق دیاری کراوە بە تایبەت لە ئێستادا کە جەژنە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کردووە و ئەویان ڕاگەیاندووە کە سلێمانی خاوێنترین شاری عێراق. ئەمەش ڕەنگە پۆینتێکی گەورە بێ بۆ ئەوەی گەشتیاران زیاتر ڕوو لە پارێزگای سلێمانی بکەن. بۆ ئەم مەبەستە بۆی گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین زیاتر وردبینەوە تایدا بەڕێز گۆران قادر سەرۆکی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی لە نێو ستۆدیۆ لەگەڵ مایە کا گۆران بەخێربێی جەژنیش پیرۆز بێت. ئەمڕۆتان ڕاگەیان کە سەردانی ناوچە گەشتیارەکانتان کردووە شوێنانی کە پێشوازی لە گەشتیارانەکەن و ئەوەتان ڕاگەیاندووە کە سلێمانی خاوێنترین شاری عێراقە. لە چیەوە گەیشتن بەمە؟ زۆر سپاس بە کورساتی ئازیز بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. پیرۆزبایی جەژن لە هەموو کوردەکەین سەر ڕووی دنیا لە هەر جێگایەک هەبن. ئێوەش مادوو نەبن. سپاس بۆ گرنگیدانتان بە چالاکی و کارەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلێمانی. سپاس بۆ گرنگیدانتان بە بواری گەشتیاری. دیارە ئێمە وەک لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی پلانی خۆمان ئامادە کردبوو بۆ ڕۆژانی جەژن. دوای ئەوەی پلانەکە خرایە بەردەمی بەڕێز کاگاوات قایمقامی سلێمانی جەنابیشیان لوتفیان فەرموو و پەسەندیان کردو. ئێمەش بۆ ڕێخستنی کارەکانمان ئەو پلانە جێبەجێ ئەەکەین و لە دوێنێ و ئەمڕۆ و سبەینێش ئێمە بەردەوام بین لەسەر جێبەجێکردنی پلانەکەی خۆمان و سەردانی تەواوی بازار و شوێنە گشتیەکان و بەتایبەتیش بنکە گەشتیاریەکانی ناوشاری سلێمانیەکەین لە سنووری قایمقامێتی قەزای مەڵبەند بۆ ئەوەی دڵنیابینەوە لە ئاستی پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانەی کە بەڕووی گەشتیاران و میوانان و سەردانیکەران و تەنانەت بەڕووی هاوڵاتیانی شاری سلێمانیشدا ئەو خزمەت گوزاریانە فەراهەم بوون و کراون و بەردەوامن. بۆ ئەو مەبەستەش ئێمە لە دوێنێەوە بەردەوام لیژنەکانمان ئەگەڕێن بە پێی پلانەکەی خۆمان و بە هاوبەشی لەگەڵ لیژنێکی تایبەتی بەڕێبەتی گشتی گەشت و گوزار و بە هەماهەنگی لەگەڵ کۆمەڵی میوانخانە و چێشتخانەکان لە قیسلێمانی ئێمە کارەکانمان جێبەجێ ئەەکەین و هەتا ئێستش لە یعنی سپاس بۆ خوا و تا ئێستا لە گەڕان و پشکنینەکانماندا ئەوەی کە بینیومانە زۆرینەی هەرە زۆری ئەو شوێن و ئەو بنکە گەشتیاریانەی کە ئێمە سەردانیانەکەین ئەو شوێنە گشتیانە تەواو پابەندی مەرج و ڕێنمایەکان بە تایبەتی ڕێنمایە تەندروستیەکان و تا ئێستا هیچ پسوڵەیەکمان لەسەر کەم و کوڕێکی تەندروستی و لەسەر سەرپێچیکردن لە مەرجە تەندروستیەکان تۆمار نەکردووە و ئەمەش ئەوە ئەگەیەنێ کە سەرجەم ئەو شوێنانەی کە ئێمە چاودێریانەکەین و پشکنینیان بۆ ئەەکەین و سەردانیانەکەین گەڕان و بە دوواداچوونەکانمان بۆ لای ئەوانە و لە ناو شوێنەکانیان ئەکۆڵینەوە لە هەموو مەرجەکان ئەو مەرجانەی کە پەیوەندیان هەیە بە بواری تەندروستی بە بواری ڤێتەنەری و بە بواری نرخ و بە بواری کوالیتی کاڵاکانیان و چۆنێتی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانیان تا ئێستا سەرپێچێکی ئەوتۆمان تۆمار نەکردووە کە تایبەت بێ بە پێشێلکردن یا تۆمار نەکردنی سەرپێچی بە تایبەت لە دیوە تەندروستی و خاوێنەکەی هۆکار بوو بۆ ئەوی ئێوە بڵێن سلێمانی خاوێنترین شاری عێراق لەو ڕۆ؟ بێگومان جەنابیشتان نەتوانن هەر بچنە هەموو شوێنەکانی کە گەشتیاران سەردانیان کردووە گەشتیارانیش بدوێنن کە زۆرینەی گەشتیاران ئەوانەی کە سەردانیان کردووە لە پشوەکانی نەورۆز و هەروەها ئێستش وەکو بۆنەیەکی ئاینی گەورە هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆز
کە زۆرینیان لە ناوچەکانی باشوور و خواروی عێراق و لە ناوچەکانی ناوەڕاستی عێراقەوە هاتوون سەردانی ئێرەیان کردووە لەگەڵ ئەوەشدا لە هەندێک لە وڵاتانی دراوسی عێراقیشەوە ئێمە گروپی گەشتیاریمان هەیە و گەشتیاران بە شێوازێکی سربەخۆ بە شێوازی خێزانی سەردانی پارێزگای سلێمانیان کردو سەردانی هەرێمی کوردستانیشیان کردو بە گشتی ئەتوانن ئەوانیش بدوێنن و بزانن لە سلێمانی چۆن مامەڵیان لەگەڵ کراوە و بزانن ئەو جێگەیانەی کە ئەوان سەردانیان کردووە چ لە جێگاکانی مانەوە و حەوانەوە و ئیسراحەتکردنیان لە ئۆتێل و مۆتێل و سەیرانگا و لە هەوارگەکان و لە کابینە سیاحیەکان و هەروەها لە خزمەت گوزاریەکانی تر وەکو خواردن و خواردنەوەکان و ڕێستورانت و کافتریا هەموو ئەو شوێنانی تر کە سەردانیان کردووە زۆر ئەتوانن ئەوانش بدوێن بزان ئاستی پاک بە دڵنیاییەوە ئاگامان لە هەم کاری لیژناوە بەشەکانە جێی دەستخۆشیە و هەروەها زانین گەشتیاران چەند دڵخۆشن بە سەردانی ئەم ناوچانە بەڵام هەر بۆ ئەوەی بۆ بینەریش بەرچاوڕوون بین لیژنە هاوبەشەکان لە کێپێک دێن پێم وابێ لایەنی ئەمنی ئاسایش و پۆلیس ئەگەر هەر بۆ زمانی خۆتۆ چکە تۆ سەرۆکی ئەو بەڵێ ئەم لیژنانە هەموو 6 مانگ جارێک نوێ ئەکرێنەوە و بەشێکی زۆر لەو ئەندامانەی کە لەو پێکهاتەیە بەشدارن ئەگۆڕێن و پێک دێن لە نوێنەرانی ئەو دام و دەستگا حکومی و ئیداریانە و بەڕێوەبەراتی و بەڕێوەبەراتی گشتی و فەرمانگانەی کە لەناو پارێزگای سلێمانیدا هەن و بۆ نمونە وەکو بەڕێوەبەراتی ئاسایشی سلێمانی بەسپاسەوە کە نوێنەریان لە هەموو لەسەر جەم لیژنەکاندا هەیە بەڕێوەبەراتی پۆلیسی سلێمانی بەڕێوەبەراتی پۆلیسی هاتوچۆ بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی بەڕێوەبەراتی چاودێری بازرگانی بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی سەرۆکاتی شارەوانی سلێمانی بەڕێوەبەراتی ئاو بەڕێوەبەراتی کارەبا بەڕێوەبەراتی کشت و کاڵ ئێمە لە زۆرینەی زۆری داوای لێبوردنەکەم لە هەر فەرمانگەیە کە ناوی نەهاتبێ پێکهاتەیەکی ئاڵۆزی هەیە لیژنە هاوبەشەکان و لە تەواوی ئەو دام و دەستگایانە نوێنەر ئەنێرن و نوێنەرە باشەکانیان ئەنێرن بۆ ئەوەی کە ببن بە ئەندام یاخود سەرۆکانی قایمقامێت کاتێک گەشتیار ڕوو لە ناوچەیەکە کە لایەنی ئاسایش زۆر گرنگە بووی لایەنی ئەمنیەت و ئاسایشی ناوچەکە واروەها ئەوەی کە تۆ سلێمانی خاوێنترین شاری عێراق ئەمە گرنگە بۆ گەشتیار بابەتێکی تر هەیە ئەم دوانیان کەوتمان لە هەرێمی کوردستان نەزانین هەم ئاسایش فەرا هەم بەم جۆرەش گرنگی بە پاک و خاوێنیە درێ جۆرێک تر کەیسەیە کە زۆر جا ئەبینین بە تایبەت لە وڵاتانی تر ڕەنگە وڵاتی دراوسیشیان تابێکە هەڵخەڵەتانی گەشتیار هەیە ئایا هیچ کەیسێکەیە کە لەم جۆرە تۆمار کرابێت کە لەلایەن خاوەن شوێنە گەشتیارەکانەوە هەڵدرابێ گەشتیارێک بە تایبەت گەشتیارێکی بیانی بێ یاخود لە ناوەڕاست و خواروی عێراقەوە بێت هەڵی خەڵەتانی بدرێ یا لەم دیوەشە ئەتوانین بڵێن پێشەنگین بۆ وەڵامدانەوە لە پرسیارەکەی جەنابن پێویستم بەوەی هەیە کە کورتەیەک بڵێم دەربارەی ئەمە اینجا دواتر وەڵامی پرسیارەکەی جەنابدەمەوە کۆمەڵێک هۆکاری هاندەر هەن بۆ ئەوەی کە هانی گەشتیاران بدەن سەردانی ناوچەیەکی دیاریکراو لە ناوچەکان بدەن بۆ ئەوەی کە لە پشوەکاندا لە بۆنە مناسباتەکاندا کاتەکانی خۆیان لەو جێگایانە بەسەربەرن و بیرمان نەچەوەی کە جەنابەت باست کرد لایەنی ئاسایش ئارامی سەقامگیری لە شاری سلێمانیە کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ بێداری هێزە ئەمنیەکانی ناو شاری سلێمانی پارێزگای سلێمانی بە دەرەجەی یەکەم بەڕێوەبەراتی ئاسایش و پۆلیس و هەموو تەواوی هێزەکانی ئاسایشی ناوخۆ کە بێداری ئەوان وای کردووە کە ئارامی و سەقامگیری لەم شارەیە هەبێت و گەشتیار کاتێک کە سەردانی شاری سلێمانی ئەکا زۆر دڵنیایە لە سەری خۆی دڵنیایە لە ماڵی خۆی بۆیە بەهێمنی بەبێت ڕزڕوو لە شاری سلێمانیەکە و سلێمانی اختیارەکە بۆ ئەوەی کە بێت دەستخۆشیە دروستە بێگومان جێی دەستخۆشیە ماندوو نەبن یاخوا ئەوەی ینی بەهێزی ئەوانە بە شەونخونی ئەوانە ئەم دۆخە هاتوۆتەکایە ئارامیەکە با بڵێن خاڵی یەکەمەوە خاڵێکی زۆر گرنگە دووهەم شت ئەو پاکوتەمیزەی کە هەیە بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ ئەو چاودێرێ زۆرەی کە لەلایەن لیژنەکانەوە ئەکرێ بۆ تەواوی شوێنە گشتیەکان بۆ سەردانی بازار و هەموو ئەو جێگایانەی تر ئەکرێت لەلایەن لیژنە هاوبەشەکانەوە لە یادمان بێ ئێمە لە ئێستادا 48 لیژنەمان هەیە کە 47 لیژنە بووین لە مانجی ڕەمەزاندا لیژنەیەکمان زیاد کردبوو تایبەت بۆ جێبەجێکردنی ڕێنمایەکانی مانجی ڕەمەزان
ڕەمەزان ئەم هەموو لیژنەیە بە یەکەوە چاودێری ئەەکەن لەگەڵیشیە هاوشان لەگەڵان لیژنەکانی تەندروستی و لیژنەکانی بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزار و لیژنەکانی ڤێتەرنەری و خۆپاراستنی تەندروستی ئەمانش هەرێک لە لای خۆیەوە چاودێری ئەکات چاودێرێکی زۆر چڕوپڕ هەیە ئەمە خاڵێکی ترەکە وابکات گەشتیانی بەرچاو ڕوونێکە واز ئەمە ئەوەیە هۆکارێکی ترمان ئەو هەوا و سروشتە جوانەکەی سلێمانیە کردێ با بڵێن ئێمە ئەوهواکی زۆر جوانمان هەیە فێنکترین شاری عێراقین و ئەوەی کە گەشتیاری خوازێت دێ بۆ هەر ناوچەیەک ئێوێ کۆمەڵێک دیادەی سروشتی ببینێت لە ناوچەکەی خۆیان نیە گەشتیارانی باشوور و ناوەڕاستی عێراقیش بۆ بەفربارین و بۆ کۆمەڵێک شتی تر دێن بۆ سلێمانی کە ئێمە کۆمەڵێک شتمان هەیە و کۆمەڵێک براندمان هەیە کە تەنها لە سلێمانی دەستەکەونەوە بە ئاسانی ئەتوانین ئێمە بچینە ناوچە شاخاوەکانی سلێمانی دیاردەی بەفربارین و ئەو دیاردانەی تر ببینین کە چەند خولەکێک ناخایێنێت لە سنتەری شاری سلێمانیەوە بینە سەر ئەوری گرنگتر ئەگەر ڕخسەتم بی دانیشتوانی شاری سلێمانی هاوڵاتیانی شاری سلێمانی خانەخوێکی زۆر باشن بۆ ئەوەی کە پێشوازی لە گەشتیاران بکەن و زوو ئینسیجامەکەن لەگەڵیانە و مامەڵەیەکی زۆر دروست و شارستانی کامەش بۆ گەشتیار گرنگە بێگومان بە جۆرێک کە گەشتیاران لیان بپرسی ئەڵێ و هەروازانم لە پارێزگای خۆمام ئێستا بە کورتی وەڵامی ئەو دیوەیم بەرەوە هیچ کەیسێکی هەڵخەڵەتاندن تۆمار کراوە لای ئێوە کە گەشتیارێک هەڵخەڵەتێنرابێەوە لەگەڵ ئەمەشا پرسیارێکی ترەوەیە کە ئایا من گەشتیارێکی بیانیم یاخود لە ناوڕاست و خواروی عێراقەوە هاتوومەتە سلێمانی ئەگەر سکاڵایەکمە بێ هیچ ڕێگایەکەی سکاڵای خۆم تۆمارکەم ئەگەر نمونەیەکی شەبێ باسیکە سوپاس دەکەین ئێمە سپاسانەکەین بێگومان ئەوەی کە جەنابەت باسیەکەی دەکەوێتە با بڵێن هەڵخەڵاتدن و ئەوانە ئەوەیە کە گۆڕینی نرخەکان بێ هەرچەندە لە مەوسیمی گەشت و گوزاریدا و بەهۆی بوونی لۆدەوە لەوانەیە هەندێک جار تا ڕێژەیەک ڕێگە پێدرا بێ کە گۆڕانکاری بکرێت لە شوێن و لە نرخی بنکە گەشتیارەکاندا بەڵام پێشمەرجێک هەیە کە تەواوی ئەو شوێنانەی کە گەشت و گوزارین چ بۆ مانەوە بەکاربێن وەکو ئوتێل وەکو مۆتێل سێرانگە هەوارگە کابیناتی سیاحی و هەروەها چی وەکو کافتریا وەکو ڕێستورانت وەکو ڕێست و بار وەکو خواردن و خواردنەوەکان کە ئەمانە شوێنێکن خواردن و خواردنەوەیان تیا پێشکەشەکرێ ئەمانە پێویستە مینویان هەبێ پێویستە لەسەر ستاندێکی زۆر ئاشکرا و دیار بە شێوازێکی زۆر زۆر ئاشکرا و ڕوون لە پرزگەی ئەو شوێنانەدا بە تایبەتی شوێنەکانی مانەوە ئەم ستاندە هەبێ و جۆری خزمەت گوزاریەکە دیاری کرابێ لە بەرامبەریشی نرخەکە دیاری کرابێ بۆی گەشتیار بزانێ ئەو خزمەت گوزاری ئەوەیە بای چەندە و لە ڕێستورانت و لە شوێنەکانی خواردن و خواردنەوە شتا پێویستە مینیۆ هەبێ جامینیۆ بە چاپکراوی بە شێوەی کاغەز یاخود بە شێوەی ئەلکترۆنی لەسەر ئایپاد و هەمان ئەو مەرجوو ڕێنمایانن کابێ جێبەجێ بەڵێ هەموو نرخەکان دیاری کراون ئەگەر هەبێت و سەرپێچێک هەبێت و زیاد وەرگرتن ئێمە ئەتوان پەیوەندیمان پێوە بکەن چ لە ڕێگەی بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزارەوە چ لە ڕێگەی لیژنە هاوبەشەکانی قایمقامەتەوە توان پەیوەندی بە سایتەکان بەڵێ بکەن و هەروەها هێڵێکی گەرمان هەیە لە قایمقامەتی سلێمانی 1970 1970 1970 کە ئەمە بەردەوام کراوەیە و ئێمە ئەمڕۆ با بڵێن لێک تێنەگەشتنێکمان هەبوو لە دوو خێزانی چەند خێزانێکی گەشتیاری کە بەشێکیان لە شاری بەغدای پایتەختەوە هاتبوون بەشێکیان لە ئەو سەری خواروی عێراقەوە هاتبوون لە پارێزگای بەسڕەوە هاتبوون بۆ شاری سلێمانی بەهۆی بیستنی ناوبانگ و مامەڵێکی باش لە شوێنەکانی سلێمانی و بوونی ئاستێکی زۆر باش لە پێشکەشکردنی ئەو خزمەت گوزاریانە ڕویان لە شاری سلێمانی کردووە کێشەیەکیان هەبوو لێک تێگەشتنێک هەبوو لەگەڵ ئەو شوێنەی کە تێی دامابوونەوە پەیوەندی بە ئێمەوە کراوە لە ماوەی چەند خولەکێکا کێشەکە ئاسایی بۆتەوە چارەسەر کراوە بۆیان یعنی دڵنیابن لەوەی کە هەر گەشتیاری ئەمە نمونەیەکە لەسەرەوەی کە ڕێگا هەیە بۆی پەیوەندی بە ئێوە بکرێت بەڵێ بێگومان ئێوەش چارەسەری و کێشانە بکەن بەڵێ بێگومان هەر سکاڵایەک بە ئێمە بگا سکاڵاکە ڕاست بێ یاخود ناڕاست بێ ئێمە بە دوواداچوونی بۆکە بەڕێز گۆران قادر سەرۆکی لیژنەوە بەشەکانی قایمقامەت سوپاس مادوومان کردی جەژنە پیرۆز زۆر سپاس لە هەمووتان بەڕێزی لە پرسەکانی پێویست بە جەژن دەمێنینەوە لە هەر جەژن و بۆنەیەکدا بە تایبەت لە کەشوهەوایەکی وەکو ئەمڕۆیە ناوچە گەشتیارەکانی دوکان دەبنە شوێنی گەشتیاران ئەمڕۆژ ژمارەیەک گەشتیار ڕویان لەو ناوچانە کردبوو بەڕێوەبەری گەشت و گوزاری دوکانیش بە کورسات نیوزی ڕاگەیان لە ڕۆژانی داهاتوودا پێشبینی هاتنی گەشتیاری زیاتر دەکەن. دوێنێ دوانیۆڕەکەیەوە ڕێژێکی باش لە سەردانیکار و گەشتیار ڕووی کردوتە سنووری قەزای دوکان و لە ئێستاشە بە خۆشحاڵیەوە ئەم ڕێژە بەرز بۆتەوە پێشبینێکن لە ڕۆژانی داهاتوە ڕێژەکە زیاتر بەرز بێتەوە بە کەشوهاوەکەی ئەم ڕۆژ گونجاوە بۆی گەشتیاران توان گەشتەکانیان لە سنووری قەزای دوکانە بەسەر بێت. پرۆژەکانمان هەر لە سەرەتای ساڵەوە تاوی ئامادەکاری خۆیان کردووە ئێستادا هەمویان ئامادەن بۆ پێشوازی لە گەشتیاران و وەکو فەرمانگە حکومیەکانیش لە قەزای دوکانەوە بەسپاسەوە هێزەکانی ناوخۆ لە ئێستادا لە تاوی
شوێنە گەشتیارەکانە بۆ سەلامەتی هاوڵاتیان بوونیان هەیە و لەگەڵەوەشا تیمێکی بەرگری شارستانی بە بەردەوامی لە سنووری قەزای دوکانە بوونیان هەیە و لەسەر دەریاچەکە بە بەردەوامی ئەسوڕێنەوە بوونیان هەیە تاوەکو سەلامەتی هاوڵاتیان بپارێزن. پێشبینیەکەن ڕێژەکە بەرزتر بێ لە ساڵی ڕابردوو بە هۆکاری ئەوەی کە ئێستادا لە چواردەوەرەکانمان بە شێوەیە لە شێوەکان جۆرێک لە ئەوە هەیە گەشتیار کەمتر ئەچنە دەرەوە بۆیە پێشبینەکانمان وایەوە هەم پشوەکە زیاترە لە ساڵی ڕابردوو و هەم بەپێی ئەو ناڵۆزی کە هەیە لە چواردەوەرەکە گەشتیارێکی زیاتر ڕوەکاتە ناوچەکەمان لە کەشوهایەکی لەباری وەکو ئێستا زیاتر لە 200,000 سەردانی کار وەزای دەنگەشتیار ئەتوانن سوود وەربگرن لە شوێنە گەشتیارەکانی قەزای دوکان ئێمە زیاتر لە 300 کابینی گەشتیاریمان هەیە توانین بۆ یەک شەو مانەوەی گەشتیاران زیاتر لە 2000 بۆ 3000 گەشتیار لە شوێنە گەشتیارەکانمانە بمێننەوە و ئەگەر کەشوها لەبار بێ کەپرەکانیش بەکاربێن ئەو ڕێژەیە بەرزتر بێتەوە بۆ سەر و 500,000ش. ژمارەیەک لەو گەشتیارانەی سەردانی ناوچە گەشتیارەکانی دوکانیان کردو قسەیان بۆ کورسات نیوز کردو ئاماژە بەوە دەکەن هەموو جەژن و بۆنەیەک ڕوویان لە دوکان کردووە و ڕوو لە دوکانەکەن و جوانی سروشتی دوکان و ئەو سروشتەی کە هەیەی هۆکارێکە بۆ ڕاکێشانی گەشتیاران. ڕاستەکەی ئەمە شتێکی کەلتوری کۆنا خۆی ئێمە لە دێر زەمانەوار بۆمان ماوەتەوە بە بۆنەی بەهار و نەورۆز و سەری ساڵی کوردی و جەژنەکانی نەورۆزەوەی نەدەرەوە بەڵام ئەم ساڵ لە بڕی ڕەمەزان بوو ئێمەش بە ڕۆژوو بین خوا قوڵی کالێمان تۆزێک تەخیردراتین بڕیارمانە دووەم ڕۆژی جەژن بینە دەرەوە کەشی دوکانیش خۆی دیارە ناوچەیەکی گەشتیاری زۆر ینی جێگەی سەرنجە بەتایبەت دەبینین گەشتارێکی زۆری ژێتێرە ئێمەش بۆ ئەوەی کە لەم ناوەیە جەوێکی خۆش بەسەربەرین کاتێکی خۆش بەسەربەرین ساڵانە ڕۆکین ئەم ناوچەیە سپاس بۆ خواجەوەقەی زۆر خۆشە لە دوای مانوبوونەوە هیلاکی ڕەمەزان و ئیشوکارە سپاس بۆ خواجەوەقەی زۆر خۆشە وڵا سەرەتا هاتی تۆزێ سار بوو بەس ئێستا باشە جەوەکە عیبی نییە لەخوا بەزیا بێ وڵای دەرێ مادەتمان هەروایە یعنی بۆ هەر بۆنەیەک بێ کۆبینەوە. هەڵبەتە ئەمڕۆ شەوی ڕابردوو لە بەشێکی زۆری شارەکانی هەرێمی کوردستان باران باری ئەمڕۆ ژوای کردبوو جەوەکەی تا ڕادەیەک جێوێکی خۆش بێ بۆ دەرچوون جا بۆیە ئەمڕۆ کە دووەم ڕۆژی جەژن بوو لە هەرێمی کوردستان دەرفەتە بۆ ئەوە بەکارێنرا کە هاوڵاتیان سەردانی ناوچە گەشتیارەکان بکەن هەندێک کەسەیە خوازیارن کە سەردانی ناوچەیەکی وەکو دوکان بکەن ئەو سروشت و ئەو ڕووباری دوکان ببینن و هەندێک خەڵکی تریشن خوازیاری ناوچە شاخاوەکان نەویش سەردانی هەورامانەکەن بەڵام لە بەشێکی تری ناوچەکانی هەرێمی کوردستان هەندێک ناوچەی گەشتیاریمان هەن ڕەنگە گۆڕانی ئاوهەوا و هەروەها کەمی بارانبارین کاریگەری لەسەر بوو بێ بۆ نمونە ناوچەی گەشتیاری بێخاڵ تا ڕادێک ئاوەکەی ئەوەی کە سروشتی جوانی و ناوەی نەخشاندووە ئەو شەلال و ئاوانەی ئەوەیە بەهۆی کەمبوونەوەی بارانبارین و هەروەها کەمبوونەوەی ئاوەکانی ئەوێ کەمترین گەشتیار لەم جەژنەدا سەردانیان کردووە بەڵام ناوچە بۆ ناوچەی گەشتیاری هەرێمی کوردستان دەگۆڕێ لە ڕووی سەردانی گەشتیاران جا دەمەوێت ئەوە دووبارە بکەمەوە کە بەشێکی ئەو خاڵانەی لەگەڵ میوانەکەشما گفتوگۆمان لەسەر کردەوە بوو کە چەند پایەکەن کە هۆکارن بۆ ئەوی گەشتیار ڕوو لە ناوچەیەک بکە یەکیان دیوی ئاسایشی و ئەمنێتی ناوچەکەی کە لە هەرێمی کوردستان ئاسایش و ئەمنێت بەرقەرارە و هەروەها جوانی سروشت و با بڵێن ئەوەیە کە خواکردە زۆر جار ئەو شوێنانەی جوان کردووە خەڵکی دەچێتە ئەوێ بۆ وێنەگرتن و هەروەها بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هەڵمژینی هەوایەکی پاک لە سروشتێکی جوانە کە لە هەرێمی کوردستان ئەمە فراهەمە دیوێکی تری ئەوەیە کە خزمەت گوزاریەکان لەو ناوچانە جێبەجێ بکرێت کە کەمترین خەڵەتانی گەشتیاری تایە و زۆرترین خزمەت گوزاری تایە جا گەرمیان کە دەستپێکی هاتنە ناوەی گەشتیارانە لە ناوڕاست و خواروی عێراقەوە بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆ دووەم ڕۆژی جەژن بووە واروەها گەشت و گوزاری گەرمیان ئامادەکاری بۆ ئەم بابەتە کردووە بۆ ئەوی گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەم دەچمە کەلار ناوەندی گەرمیان ئەنوەر کاکە و تەبێژی گەشت و گوزاری گەرمیان وەردەگرم کاکە نۆرم کاتت باش پێمان بڵێ و جەژنیشە پیرۆز بێت پێمان بڵێ ئامادەکاریەکانی گەشت و گوزاری گەرمیان چۆن بوو و هاتنی گەشتیار لەم ساڵدا لەم جەژنەدا بەراورد بە جەژنەکانی ڕابردوو چۆن بوون سڵاو لە ئێوە جەژنی ئێوە و جەژنی بینەرانی خۆشەویست پیرۆز بێ بۆ ئەم ساڵ ئەتوانم بڵێم
جیاواز بوو لە ساڵانی تر هەم ئەتوانم بڵێم جەژنی نەتەوەی کوردی و سەری ساڵی کوردی وە لەمان کاتە تێپەڵکێش لەگەڵ جەژنی ڕەمەزانی پیرۆز ئەمانە هۆکارێک بوون بۆ ئەوەی کە ئەم ساڵ جیاوازی کێبێ لەگەڵ ساڵانی ترە. جیاوازەکە چی بوو کاکە نور کە ڕەنگە جیاوازیەکە بوو بێ؟ مەگەر ناڵێم ئەم ساڵ جەژنی نەتەوەی نەورۆز لە هەمان کاتە جەژنی ڕەمەزانی پیرۆز و هەروەها کە لەباری کەش و هەواکە کەشێکی بەهاری هەیە و لە هەمان کاتە هۆکارێکی تریش دەتوانین بڵێن هاتنی موچە ئەوش هۆکارێکە بۆی کە گەشتیارێک کە زیاتر ڕوو لە ناوچەکە بکاو بۆ بەسەربردنی کاتێکی خۆش ڕوو لە ناوچەکە بکە. کاکە نور ئەوەمان پێ بڵێ کە گەشتیارێک لە ناوڕاست و خواروی عێراقەوە دێتە هەرێمی کوردستان زۆر جا با بڵێن لە کەلارەوە داخلی هەرێمی کوردستانە بێت. ئامادەکاریەکانی ئێوە بۆ ئەم وەرزەی گەشتکردن چۆن بوو؟ ئێمە وەکو بەڕێبەرایەتی گشتی گەشتوگوزار ساڵانە بەرنامە و پلانی هەیە بۆ نەوە و بۆ جەژنەکان بەدانانی لیژنەی پێشوازی لە بازگەکان و لە مەرزی نەوەدەوڵەتی باشمە خواروها لە بەڕێبەرایەتی گەشتوگوزاری خانەقین و هەروەها لە بەڕێبەرایەتی گەشتوگوزاری کفری ساڵانە پێشوازی لەو گەشتیارانەکەین کە دێنە ناوچەی گەرمیان و دوایەوە لە ناوچەی گەرمیانەوە بۆ هەرێمی کوردستان. و لە لایەکی ترەوە لیژنەیەکی ترمان هەیە تایبەتە بە سەردانیکردنی بنکە و هوتێل و ڕێستۆرانت و مۆتێل بەو شوێنانی کە خزمەت گوزاری گەشتیاری تێدایە. ئەم لیژنانەمانە سەردانی و شوێنانەکە لە چۆنێتی پێشوازیکردن لە گەشتیار و هەروە جێبەجێکردنی ڕێنمای گەشتیارەکە. بەڵێ کاکە نور زۆر جار لە ڕابردووە بازەوە ئەکرا کە کەلار بە تایبەت وەکو ناوەندی گەرمیان و هەروەها گەرمیان تا ڕادەیەک بۆتە ڕێک بۆ ڕاگوزەری گەشتیارانی ناوڕاست و خواروی عێراق. چ پلانێکەیە بۆ ئەوەی هەوڵ بدرێ و گەشتیارانی کە ڕوو لە هەرێمی کوردستانەکەن لانی کەم لە کەلار و لە گەرمیانە بهێڵڕێنەوە؟ چی بۆ ئەمە کراوە؟ ئەتوانم بڵێم ئەم ساڵ جیاوازیەک هەیە لە ساڵانی ڕابردوو. ئێستا بەهۆی هەبوونی هەندێ پرۆژەی گەشتیاری لەسەر ڕۆخی ڕووباری سیروان ئەمانە هۆکارێکن بۆەوەی کە گروپی گەشتیاری لە خواروو ناوڕاستی عێراق هەم بێن لە ناوچە گەشتیارەکانی گەرمیان بمێنەوە و دواتریش بۆ ناوچەی گەشتیارەکانی هەرێمی کوردستان. لە پەیڕە و پرۆگرام و پلانی بەڕێبەرایەتی گشتی گەشتوگوزاری گەرمیان بەردەوام کار لەسەرەوە کراوە. داوای لەوە بەرهێنان کردووە چ لە گەرمیان چ لە دەروەی گەرمیان کە بایەخ بە پرۆژەی گەشتیاری بدەن و بەرهێنانی گەشتیاری بکەن لە سنوورەکە. و لە لایەکی ترەوە ئەو پرۆژە میکسە گەشتیاری کە لە ڕۆخی ڕووباری سیروان ئەکرێ ئەما گەر دەسوبردی لێ بکو کاری لێ بکرێ ئەمە ئەتوانە بڵێم گەرمیان ئەباتە قۆناغێکی ترەوە. بەڵێ کاکە نور هیچ داتایەک لە بەردەسە لە سنووری ئیداری گەرمیان لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان چەند ناوچەی گەشتیاریمانەیە کە تۆمار کرابن لایەوە؟ لای ئێمە ئەو شوێنانی کە گەشتیار دەڕاتە ئەوێ ئەمە گەشتیاری سروشتیمان هەیە و گەشتیاری شوێنەواریمان هەیە و ئەو شوێنانی کە سەردانێکە سەر و بە هەر سێ شاری کەلار کفری خانەقین ئەتوانم بڵێم سەر و 30 بۆ 40 شوێنی گەشتیاریمانێ کە گەشتیار ئەتوانێت سەردانی بکە و هەندێکیمان هەیە وەرزین لە بەتایبەتی لە وەرزەکانی بەهار و پاییزە زیاتر خەڵک یان گەشتیار ڕوو لەو شوێناناکە. بەڵێ کاکە نور لە مانگی ڕەمەزانە فێستیڤاڵی بە بازارکردنمان بینی لە کەلار بەڕێوە چوو. ئەم فێستیڤاڵانە ئێوە وەکو گەشت و گوزار تا چەند پێتان وایە هۆکارێک بێ بۆ ڕاکێشانی گەشتیاران بە تایبەت ئەو فێستیڤاڵانی کە بۆ وەرزەکان ئەکرێ یاخود ئەو فیستیڤاڵی کە بۆ نمونە فیستیڤاڵی نرخەکان و فرۆشتن و بە بازارکردنە تا چەند کاریگەریان بۆ ڕاکێشانی گەشتیارەیە؟ ئەم جۆرە فستیڤاڵانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە.
ئەتوانم بڵێم هۆکارێکی گرنگ و سەرەکیە بۆ ڕاکێشانی گەشتیار و گروپاتی گەشتیاری و سەردانی ئەم فستیڤاڵانە بکەن. لە لایەکی ترەوە ڕەخساندنی هەلی کاریشە و دەستکەوتنی کارەوە لە هەمان کاتە هێنانی پارەشە بۆ ئەتوانم بڵێم بۆ گەرمیان لە ڕێی ئەو گەشتیار و میوانانەی کە دێنێرە. بڵێ ئەم جۆرە فستیڤاڵانە زۆر گرنگن و ئێمە وەکو بەڕێبەراتی گشتی گەشت و گوزاری گەرمیان جەختمان لەو جۆرە فستیڤاڵانە کردوێتەوە کە فستیڤاڵ لە ساڵانە چەند جارێک بکرێتەوە بۆ ئەوەی گەشتیارێکی زۆر، چونکە ئەم گەشتیارانە دێن لە هوتێل و لە مۆتێل و لە ڕێستۆرانت و ئەم شوێنانە هەم ئەمێنەوە هەم نانەخۆن و هەم سەردانی ناوچە گەشتیارەکانەکەن، یعنی هۆکارێکن بۆ ڕاکێشانی گەشتیار. بەڵێ ئێوەکو بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری گەرمیان چه هەماهنگێکتان لەگەڵ کۆمپانیا گەشتیاریەکان هەیە و ئایا لە با بڵێن لە گەرمیان چ قەزاکانی سەر بە گەرمیان بێ یاخود ئیداری گەرمیان ژماری ئەو کۆمپانیانی گەشتیارین چۆنن؟ ئێوە لێ ڕازین یاخود دەڵێن ژمارەیەکی کەمن؟ ئێمە ساڵانە کۆنتاکتێکی باشمان هەیە بە تایبەتی لە کاتی بۆنە و فستیڤاڵەکانەوە هەماهنگێکی باشمان لەگەڵ کۆمپانیەکانەوە کار ئاسانیان بۆکەین و ئەو کۆمپانیا گەشتیارانەی کە گروپی گەشتیاری هێنن بۆ ناوچەی گەرمیان و بەردەوام کۆنتاکتمان لەگەڵان هەیە و بە تایبەتی ئەو کۆمپانیانەی کە مۆڵەتی گەشتیاریان هەیە بە بەردەوام لەگەڵانن و هاوکاریان بین بۆ هێنانی گروپی گەشتیاری بۆ گەرمیان. بەڵێ بەڕێز ئەنۆر کاکە و تەبێژی گەشت و گوزاری گەرمیان سوپاس کە لەگەڵمان بووی، سوپاس بۆ زانیاریەکانت. لە پرسەکانی پێویست بە جەژن دەمێنینەوە. ئەمڕۆ هاوشێوەی هەرێمی کوردستان لە تورکیاش دووەم ڕۆژی جەژنی ڕەمەزان بوو. لە ئەستەمبولەوە پەیامنێری کورسات نیوز فەرهاد یەشارم لەگەڵایە. فەرهاد سڵاوت لێبێت، پێمان بڵێ ئەم جەژنەی ئەستەمبول چ جیاوازیەکی هەیە و ئایا هاتنی گەشتیار وەکو ئەوەی چاوەڕوان دەکرێ هاتووە؟ بەڵێ وەکی وی زانن لە ئەستەمبولێ جەژن نه ڕۆژە ji bo cejnê re ne roja bertena hat diyarkirin. Bi jî bi milyonan kes ciyê xwe diguherin ji ber ku herin ciyekê ciyên ku geştiyarin diçin Sultanahmet jî ji van ciyan e. Ciyê ku herî girîngtirîn yên İstanbulê ye. Sultanahmet geştiyarên biyanî û yên ji Tirkiyeyê jî gelek ji wan têne vê derê Sultanahmetê û demên xwe derbas dikin. وەکی ئاگاهین و حتانی نها مدرس خستیه 2024 دا 10 میلیون نزدیک 15 میلیون گشتیار هاتن استانبولی. ایستا جی دو مهان دا 2 میلیون کس هاتن استانبولی. لی کسی که نها حتی نه یعنی وان جشن برتن رمضان دا چند کس هاتنه این نهاتی اشکره کرن. لواتی ام دکارن بیا بیشن دمین کو جرا یکم جشن یک روز یکم دا دونه پیر نزدیکی 10 میلیون کس باسان جیه خوب بهراندن استانبولی چون کسی کو هاتن استانبولی 6 میلیون کسی بالافرگاه چون هاتن جیه کو استانبولی چون این کو هاتن استانبولی وکی 4 میلیون کسی باوین متروبیسان باوین ترینان چون هاتن لی اوا چند کس هاتن استانبولی اوی پشتی جشنی بیدیار کرن و باوی اکانمی بیدیار کرن وکی اونزانن دلار جی در ترکیه 38 لیرایی درباز بیه اوی بو گشتیاران جی زحمتیه که در خطبیش جبر بو هنکس این کو بیانی تین استانبولی دما دلار سی لهمبری ترکیه لیره ترکیه 38 لیره دبینن اونا دبیجن کو امی زیادتر هری ترکیه جوخورا خش بکن و جبر کو دلار وی داری بهایه و امی بکم هرین دلار هرن وی داری لدما تین وی داری دبینن کو هر تشت به دلار را زیاده بیه و هر تشت به دلار را بها بیه و هرین کو بخورا دینجی هری ناکه جبر وی گشتیاری آنخو بو 10 روزا بین 5 روزان دا ودگارن ولاتی خو جبر کو تشتین کو چندون هاتن و بهای خوارنی و سرگه این هتلی
به دلار را به رژه دلار را بلند تبه جبروی این کوتین استانبولی نزانم کو دلار دما زیاده دبه و تشتین دنجی بخورا زیاده دکه جبروی او کسیم کو وارن ترکی دوی بیا بدن بنچاپ بر بچاپ و لگوروی خورا تشتان بینن بیانی دلاران بینن بەڵێ فەراد یەشار پەیامنێری کورسات نیوز لە ئەستەمبوڵەوە سوپاس کە لەگەڵمان بووی. هەڵبەتە ئەستەمبوڵ لە ئاستی جیهان دایکێکە لەو شوێنانەی کە وەکو ڕووگەیەکی گەشتیاری هەژمار دەکرێت لە هەرێمی کوردستانیش لە بۆنەکاندا بە تایبەت لە وەرزی گەرمایە گەشتیارێکی زۆر ڕوو لە ئەستەمبوڵەکەن بۆ ئەم جەژنەش چاوەڕێ دەکرێت کە گەشتیارێکی زۆر ڕوو لە ئەستەمبوڵکە و لە تورکیا 9 ڕۆژ وەکو پشووی جەژن ڕاگەێنراوە بۆ ئەوەی زۆرترین سوودی هەبێ بۆ کەرتی گەشتیاری. لەم پرسەوە دەچینە لای بەهای زێر چونکە ئەمڕۆ وەکو لە ناونیشانەکانیش ئاماژەم پێکرد کە زێر نرخێکی پێوانەی تۆمار کردووە بە جۆرێکە ئەم تۆمارکردنی ئاستی پێوانەیە 51مین ئاستی پێوانەیی شکاندووە لە ماوەی 12 ساڵی ڕابردووە واتە لە 12 مانگی ڕابردووە واتە لە 12 مانگی ڕابردووە 51 جار نرخی زێر ئاستی مێژووی لە بەرزیە تۆمار کردووە. جا من ئێستا پێتان ئەڵێم کە نرخی زێر ئەمڕۆ گەیشتۆتە چەند کە بەرزترین ئاست بووە واروەها کیلۆیەک زێر بە چەنە و ئەوەشی کە خەڵکی لای خۆمان بە تایبەت خوازیارین زێڕی عیار 21کە پێتان ئەڵێم چۆنە. ئۆنسەیەک زێر ئەوەی کە ئەمڕۆ ئاستی مێژووی تۆمار کرد بەرز بووە بۆ 3128 دۆلار. بەمەش بۆمان دەرەکەوێت کیلۆیەک زێر ئەگەر بیکەینەوە بە کیلۆیەک بۆمان دەردەکەوێت بایی 1596 دۆلارە کە ئەمەش بەڕاستی ڕێژەیەکی بەرزی زێڕە کە تۆماری کردووە. لیرەی دووبەی هەندێک خەڵک کە لە هەرێمی کوردستان بیانوێ زێر پاشەکەوت بکەن بیکڕنۆکو یەدەگ لە ماڵەوە هەڵی بگرن ئایا بۆ کاتی گران بێ بیفرۆشن یاخود حەزکەن هەیان بێت دەست بۆ کڕینی لیرەی دووبەیە بن یەک لیرەی دووبەی بەرامبەرە بە 663 دۆلار. بەهای بازاڕی زێر بەرز بووە بۆ 21 تریلیۆن و 200 ملیار دۆلار کە ئەمەش بە هەمان شێوە بۆ زێر ژماری پێوانەیە. مسقالێک زێڕی عیارە 21 لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق هەرچەندە ئەمڕۆ بەهۆی پشووی جەژنەوە بازاری زەڕەنگەرانی سەرجەم شارەکان لە عێراق و هەرێمی کوردستانیش داخراون بەڵام نرخی بازار ئەگەر هەبوایە یەک مسقال زێڕی عیار 21 بەرامبەرە بە 648,000 دینار کە ئەمەش بە هەمان شێوە تۆمارکردنی ژمارەیەکی پێوانەیە بۆ زێر. ئەمەی کە زێر ئاوها بەرز بۆتەوە بە تایبەت لە ماوەی چەند مانگی ڕابردوو هەمووی لە ژێر سەر ترەمپایە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا. بۆچی سیاسەتی باجی گومرگی ترەمپ یەکێکە لەو هۆکارانەی کە بەردەوام بازاڕی شڵەژانووە نائارامی لە بازاردا دروست کردووە ڕەنگە جەنگی جیهانی بازرگانی بەدوایە بێ ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی لە ئابوووریەکی نادڵنیاییە دەست بۆ یەدەکردنی زێر ببرێ. بانکی ناوەندی وڵاتان حکومەتی وڵاتان کاتێک ئابووری جیهان ڕوو لە مەترسیەکە سەلامەتترین ڕێگای پاشەکەوتکردن ئەوەیە زێر پاشەکەوتکەی. ڕەنگە ئەمەش بۆ هاوڵاتیانیش با بڵێن شیکارێکی ڕاست بێ یاخود پێوەرێکی ڕاست بێ چونکە زێر وەکو ڕێگایەکی سەلامەتی یەدەک ئەژمار دەکرێت. بۆیە سیاسەتی باجی ترەمپ بازاڕی شڵەژانەوە هۆکارێکە بۆی بەردەوام زێر بەو جۆرە تا ڕادەیەک نەئاسایە بەرز بێتەوە. واروەها پێشبینیەکانی ئەوەی کە هەیە هەندێک پێشبینیتان پێ دەڵم پێشبینیەکانی گۆڵدمان ساکس ئەوەی پێشبینی ئەوەی کردووە کە سێجا ڕێژەی سوکەم بکرێتەوە لە ئەمریکا. ئەمەش هۆکارێکە بۆ ئەوەی کە کاتێک باز لە ڕێژەی سوود قازانجی یاخود ڕێژەی سوود لە نرخی سوود لە بانکی فیدراڵی ئەمریکاکەین بەردەوام کاریگەری لەسەر بازاڕێت چکە ئەمریکا گەورەترین وڵاتی جیهانە لە ڕووی ئابووریەوە بەرزترین GDP هەیە بەرزترین بەرهەمی ناوخۆیی هەیە. وارووا گۆڵدمان ساکس پێشتر پێشبینیەوە یەکرد کە یەک ئۆنسە زێر لەم ساڵە هەتاوەکو 3100 دۆلار بەرز بێتەوە. کاتێک بینیم پێشبینیەی زوو هاتەدی پێشبینیەکەی بەرز کردوێتەوە سەخفی پێشبینیەکەی بەرز کردوێتەوە کاڵێ ئەم ساڵ تا کۆتایی ساڵ یەک ئۆنسە زێر بەرزە بێتەوە تا 3300 دۆلار. واروها بانک ئۆف ئەمریکاش دەڵێ
بەرزە بێتەوە بۆ 3350 دلار. ئەمەش پێمانەڵێ دامەزراوە گەورەکانی دارایی لە جیهاندا پێشبینی ئەوەیان هەیە کە نرخی زێڕ بەم جۆرە نامێنێتەوە بەرزە بێتەوە ئەگەر لە حاڵەتێکە دابەزینیش تۆمارکە ڕەنگە دابەزینێکی کەم تۆمارکە و دواتر بە جۆرێکی دیکە بەرز بێتەوە. کاتێک ئابووری لە جیهاندا ڕوو لە شڵەژان و ئاڵۆزیەکە زێڕ هێزی خۆی دەرەخە. لە پرسی زێڕەوە چین بۆ چین ژمارەی پیاوانەی تۆمار کردووە لە چی؟ لە بارکردنی باڵێکی تۆڕباینی هەوا و گواستنەوەی باودا کە بۆ یەکەم جارە تۆڕباینێکی 133 مەتری بخرێتە سەر پشتی کەشتیشی بارەڵگر و بە ئاودا بڕوە. پرۆسەکە ئاسان نەبووە بەڵام سەرکەوتنیشی بەدەستێناوە و هەروەها وای کردووە چین جارێکی تر وەکو وڵاتێکی پێشەنگ لە بەرهەمێنانی وزەی خاوێن و وزەی بەبیری جیهان بێتەوە. چین وەک پێشەنگی بەرهەمهێنانی وزە لە ڕێگەی هەواوە توانی ژمارەیەکی پێوانەی لەو بوارەدا تۆمار بکات ئەویش بارکردنی درێژترین باڵی تۆرباینی هەوا بوو لەسەر پشتی کەشتیەک و گواستنەوەی باڕووباری یانگتسی چیندا. ئەو باڵە تۆرباینی هەوا کە خرایە سەر پشتی کەشتی گوێزەرەوە درێژیەکەی 133 مەتر بوو کێشەکەشی 67 تۆن بوو. بەسەرکەوتوی خرایە سەر پشتی کەشتی و ئەوەش وەک ژمارەیەکی پێوانەی هەژمار کرا لە بارکردنی درێژترین باڵی تۆرباینی هەوا و گواستنەوەی بە ئاودا کە لە بەندەری یانگتسی چین بارکرا. پرۆسەکە ئاسان نەبوو بەڵکو دوو گەورەترین کرێم بەکارهێنران بۆ بەرزکردنەوەی باڵەکان و دواتر بارکردنیان ئەوەش بە یەکەم چالاکی لەو جۆرە هەژمار دەکرێت. بەهۆی هەستیاری پرۆسەکەوە سەرجەم قۆناغەکانی بە گواستنەوەشیەوە لە ڕێگەی هەستەوەر و کامێراوە چاودێری بەردەوام کرا. بەرزی ئەو تۆرباینەی کە ئەو باڵانەی بۆ دەبەسترێت 185 مەتر دەبێت بە جۆرێک دروستکراوە کە لە نێو دەریادا جێگیر بکرێت و بەرگەی زیاتری ڕەشەبا و زریانەکان بگرێت. لە مانگی کانونی یەکەمی 2024 ئەم جۆرە لە تۆرباین لەلایەن چینەوە ڕاگەیەندرا کە بە بەهێزترین تۆرباینی هەوا دادەنرێت بۆ بەرگەگرتنی ڕەشەبا و زریانەکان. تۆڕی نێودەوڵەتی تەلەڤیزۆنی چین ڤیدیۆکانی بڵاو کردوونەتەوە و ڕایگەیاندووە بەندەری یانگتسی چین بووە بە بەندەرێکی گرنگی بارکردن و گواستنەوە. ئەو تۆرباینە لەلایەن گروپی چاینا ئیسترن ئەلەکتریکەوە بەرهەم هاتووە و بە قۆناغێکی گرنگ دادەنرێت بۆ گەشەپێدانی زیاتری کەرتی بەرهەمهێنانی وزە لە ڕێگەی هەواوە کە لە جیهاندا چین بە پێشەنگی ئەو کەرتە دادەنرێت. یەک تۆز لەسەرم پرساتان هێڵمەوە ئەچین ئاوڕێک لەوە دەینەوە کە وزەی خاوێن لە جیهاندا چەند بەرهەم دێت وەکێ پێشەنگە لە جۆرەکانی بەرهەمێنانی وزەی خاوێن. ئەوەی کە هەیە سەبارەت بە وزەی خاوێن بەر لەوەی بچمە سەر وزەی خاوێن بە گشتی پێتانەڵێم بۆ بەرهەمێنانی وزە لە جیهاندا پشت بە چییە بەسرێت؟ ئەوەی کە بەرهەمێنانی وزەی لە جیهاندا 31,000 تێراوات کارەبا وەوزە زەرورە بۆ هەموو وڵاتانی جیهان و بەرهەم دێت. ئەیرە کاتێک بازە گۆڕانی ئاوهەوا دەکرێت یەکسەر بەرۆکی غەڵوزەگیرێت کە دەبێت بە پشتبەستن بە غەڵوز کەم بکرێتەوە پشتبەستن بە ئەو سەرچاوە سروشتیانە کەم کرێتەوە کە هۆکارن بۆ پیسبوونی ژنگە چ غەڵوزە چ نەوتی ڕەشەکە لە زەوی دەرەێندێ واروەها گازیش تا ڕادەیەک لەمان باشترە بەڵام هەر هۆکارە بۆ پیسبوونی ژینگە. جا سەیکەن چەندێ هەوڵە درێ لەلایەن وڵاتانی جیهان کە پشتبەستن بە غەڵوز کەم بکرێتەوە کە یەکەم سەرچاوی با بڵێن دێرینترین سەرچاوی بەرهەمێنانی وزەشە لە جیهاندا بەڵام دەبینین 34.5% وزەی جیهان هەتاوەکو ئێستا بە غەڵوز بەرهەمێنرێت کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. واروەها وزەی خاوێن لە ڕیزبەندی دووەمەدا دێ کە 31.7% پشت بە وزەی خاوێن دەبەسرێت. پێشتانەڵێم وزەی خاوێن ئەو سێ بەشە سەرێکی کە هەیە چۆن پشتی پێبەسراوە وە غاز 21.8% پشتی پێ ئەبەسرێت لە بۆ بەرهەمێنانی وزە. ئەتۆمیش یەکێکە لەو ڕێگانەی تری بەرهەمێنانی وزە کە هەوڵ هەیە کە کەم بکرێتەوە کۆتایی پێبێنرێ ئەویش بە هەمان شێوە هەڵمێک و دووکەڵێکی زۆر دەردەدا هۆکارە بۆ پیسبوونی ژینگە 9.1% پشتی پێ دەبەسرێ. ڕێگاکانی تر بۆ بەرهەمێنانی وزە 2.8% بەڵام ئەو 2.8% نایەنە خانەی وزەی خاوێنەوە بەڵکو
ئەوانیش بە هەمان شێوە ئەو وزانن کە بەرهەمێنانی وزن بەو سەرچاوانی کە گۆڕانی ئاوهەوا بە دوایانە دێ و گەرمبوونی زەوی بە دوایانە دێت. وزەی با یەکەم بەرهەمێنانی با بڵێن وزەی خاوێن کە بۆتان باز دەکەم وزەی بایە. وزەی با لەو ڕێژەی کە بەر لەوەی بچمە سەر خودی وزەی با بەرهەمێنانی وزەی خاوێن بەم جۆرە دابەش بووە. کار و ئاوی کە لە ڕێی بەنداوەکانەوە لە هەرێمی کوردستانیش چەند بەنداوێکمان هەیە کە کارەبا بەرهەمێنرێ ئەمە پێی دەڵێن وزەی خاوێن 4.210 تێراوات کارەبا لە جیهاندا لە ڕێی کار و ئاوی بەرهەمێنرێ کە زۆرترین ڕێژەیە. واروەها وزەی با 2.420 تێراوات بەرهەم دێت و وزەی خۆریش کە لەمان کەمترە 1.6 تێراوات پشتی پێدەبەسرێ بۆ بەرهەمێنانی وزە. جا ئێستا پێتان ئەڵێم وزەی با چۆنە لە جیهاندا. چین پێشەنگی بەرهەمێنانی وزەی بایە. وەکو وتمان ئەوە ژمارەیەکی تری پیاوانەی تۆمار کرۆ کە 100 باڵێکی ئەم با بڵێن پانکانی کە تۆڕباینانەی وزەی با بەرهەمێنن یەکێ لە باڵەکانی 133 متر بووە توانێتی بیگوازێتەوە. بۆیە لە وزەی بایە چین پێشەنگە کە 466 گیگاوات بەرهەمێنرێ. واروە ئەمریکا لە ڕیزبەندی دووەمایە، ئەڵمانیا لە ڕیزبەندی سێمایە، بەریتانیاش لە ڕیزبەندی چوارەمدایە، هەندستانیش بە 6 گیگاوات لە ڕیزبەندی پێنجەمدایە. سەبارەت بە وزەی خۆر کە ئەمەش ڕێگایەکە بۆ بەرهەمێنانی وزە بە ڕێگایەکی پاک و خاوێن، چین بە هەمان شێواز پێشەنگی وڵاتانی گرتووە زۆرترین سۆلار پانێڵی بەرهەمێناوە 609 گیگاوات بەرهەمێنرێ. لە ڕیزبەندی دووەمدا بە جیاوازێکی زۆر ئەمریکا دێت، لە ڕیزبەندی سێم ژاپۆن، ئەڵمانیا، هەندستانی جارێکی تر لێرەدا ڕیزبەندی پێنجەمی تۆمار کردووە. دەچمە سەر ڕێگایەکی تری بەرهەمێنانی وزەی خاوێن کە کار و ئاویە. کار و ئاوی لە چاو ڕێگاکانی تر ڕێگایەکی کۆنترە کە باسمان کرد، زۆرترین پشتی پێدەبەسرێ بە جۆرێکە 859,000 گیگاوات لە ڕێی گەورەترین بەنداوەکانی چینەوە کارەبا بەرهەم دێنرێت. دواتریش لە ڕیزبەندی دووەمدا بەرازیلە، لێرەیە بەرازیل پێش ئەمریکا کەوتووە و هەروەها ئەمریکا لە ڕیزبەندی سێمە، کەنەداش لە ڕیزبەندی چوارەم و رووسیاش لە ڕیزبەندی پێنجەمدایە. رووسیا هەندێک سەدی گەورەی هەیە، بەنداوی گەورەی هەن کە دەتوانێت لە ڕووی کار و ئاویەوە با بڵێن وزە بەرهەم بێنێ. ئەمەش ڕێگایەکی خاوێنە. لێرەوە دەچینە هەر پرسێکی پێوەست بە ئاوهەوای جیهان. فراوانبوونی شارستانیەت و زۆربوونی ژمارەی دانیشتوان لە جیهان لە بەشێک لە وڵاتان وای کردووە کە ناچار بن دەست بۆ بن دارستانەکان بۆ بڕنەوە پانتایەکی زۆریان دەستکەوێ، هەم بۆ ئەوەی کە نیشتە جێبوونی تێدا بکەن، هەروەها کشت و کاڵی تێدا بکەن کە ئەمەش کەمکردنەوەی ڕوبەری سەوزایی دارستانەکانی بەدوایەتی. ئەمەش کاریگەری خراپی لەسەر گۆڕانی ئاوهەوا و بەرزبوونەوەی پلەی گەرمایە لە جیهان. بەپێی داتاکان ساڵانە بەهۆی کەمکردنەوەی دارستانەکان زیاتر لە 4 تریلیۆن دلار زیان بە ئابووری جیهان دەگات. ئەمە جگەلە لە ناوچوونی چەندین زیندەوەر و واروەها ئەو زیانە تەندروستیانەی کە بەهۆی ئەم کارەوە دەکەوێتەوە. چەند خولەکێک لەسەرم پرسە دەمێنینەوە بە جۆرێک کە هەندێک داتا هەن پێویستە بیخەمە ڕوو بۆتان. داتاکان لەبارەی کەمکردنەوەی دارستانەکان و بڕینەوەی بەم جۆرن کە لە دەستدانی دارستان 25 ملیۆن دۆنم ساڵانە ئێمە لە جیهاندا، کاڵم ئێمە وەکو مرۆڤایەتی لە جیهاندا ئەو دارستانانە لە دەست دەدەین کە هۆکارێکن بۆ ئەوەی هەوای پاک بە جیهان ببەخشن، کە ئەمەش یەکسانە بە ڕوبەری پرتوگال و ڕێژەیەکی تەواو گەورەیە. زۆرترین ئەو کەسا ئەو وڵاتانی کە زەرمەند دەبن لەم کارە بەرازیل، ئەندەنووسیا، کۆماری کۆنگۆ، بۆلیڤیا واروەها مالیزیایە کە زۆرترین زەرمەندی ئەم پرسەن. سەبارەت بە هۆکارەکان، هۆکاری ئەوەی کە بۆ دەست بۆ بڕینی دارستانەکان دەبرێ ئەوەیە کە گەورەترین هۆکاری ئەوەیە کە کشت و کاڵ جێبەجێ بکرێت. کاتێک زەویەکی زۆرت بۆ کشت و کاڵەوەیە بۆ چاندنی هەندێک بەروبووم واروەها بۆ ئاژەڵداری پێویستە بەوەیە دارەکان ببڕیتەوە پانتاییەک بۆ وڵاتەکە بنیادنەی کە 80% پشکی شێری بەرکەوتووە. واروەها بڕینەوەی دار با بڵین 10%
داربڕین کە ئەمەش بۆ چییە بۆ بەرەمێنانی تەختەیە پیشەسازی تەختە بۆ دروستکردنی پێداویستەکانی ناوماڵ. هەروەها فراوانبوونی شارستانێت کاتێک جادە و ڕێگاوبان و جسر و خان و بەرە دروستەکەی پێویستە بۆیە دارستانەکان لە ناو بی. کاریگەریەکانی چییە بن؟ زیادبوونی دەردانی گازە ژەهراویەکان و هەروەها گازی زیان بەخش لە ناوچوونی زیندەوەران و هەروەها تێکچوونی سۆڕی ئاو. کاتێکە ماڵێن ئاو هەوا ئاو ڕەگەزێکی سەرەکی ئاو هەوایە ئەو ژنگەیەکێمەتیایە ژین بۆیە سوڕی ئاویش بەلابردنی ئەم دارستانانە تێک دەچێت. زیانی دارایی ئەم بڕینەوەی ئەم دارستانانە زۆر گەورن بە جۆرێکە ساڵانە 4 تریلیۆن و 500 میلیارد دلار زیان بە ئابووری جیهان دەگەێنێت. سندوقی پاراستنی دارستانەکانمان هەن هیچیان پێ ناکرێت بۆ ئەوەی 25 میلیۆن دۆنم زەوی پاکەکرێتەوە لە دار، بەڵام سندوقەکە 1 تریلیۆن و 700 میلیارد دلار لە خۆ دەگرێت. جا هەوڵێکەیە لە جیهاندا کە ڕوبەڕووی ئەم پرسە ببنەوە و هەروەها هەوڵ بدرێکە بگەین بە سفر دەردانی کاربۆن. سفر دەردانی کاربۆن واتە ئەو چالایشیانەی کێشە بۆ ئاوهەوا و ژینگە دروستەکەن و کاربۆن دەرئەدەن CO2 دەرئەدەن دەبێت کەم بکرێتەوە. ئەوانەی کە هەندێک وڵاتمانن پێشەنگن لەم پرسەیە. بۆتان، کۆکرۆس، گابۆن، گۆیانە بەهۆی دەوڵەمەندی ئەم وڵاتانە بە دارستانەکان هۆکارێکن کە دەردانی کاربۆن تایە سفر. ئەگەر کاربۆنێکیش دەردەن ئەمەندە O2 بەرهەمێنن ئەوەندە ئۆکسسیجین بەرهەمێنن کە قەرەبووی ئەمە بکاتەوە. هەندێک وڵات لە بەتایبەت لە ساڵی 2023 145 وڵات بەڵێنیان داوە کە بگەنە سفر دەردانی کاربۆن. ئەو وڵاتانش هەریەک لە سوید، بەریتانیا، فینلەندای تێدایە کە ئەمانە دەیانەوێت تا 2045 تاوەکو ساڵی 2050 بگەن بە سفر دەردانی کاربۆن. بەڵام زۆرجا پێشببینیەوە کرێت کە ئەم هەنگاوە ڕەنگە هەنگاوێکی سەخت بێن نەتوانن بگەن بەمە. لە کاتێکدایەکە لە ساڵی 2023 بە تایبەت لە مانگی تشرینی دووەمدا 145 وڵات بەڵێنی ئەوەیاندا کە بگەن بە سفر دەردانی کاربۆن، ئەمەش 90% کاربۆن جیهان لەلایەنە وڵاتانەوە بەرهەمێنێ. بەڵام تا چەند پابەندە بن دیار نییە. گەورەترین وڵاتانی دەردەری کاربۆن چین لەبەرەوەی پیشەسازیکی گەورەی هەیە، سوتەمەنی زۆر بەکارێنێ، کارگەی زۆر بەکارێنێ، 31% دەردانی کاربوونی جیهان ئەگرێتەوە. ئەمریکا 13% ڕێژەکەی زۆر جیاوازی هەیە لەگەڵ چین، بەڵام ئەمریکاش بەش بەخۆی پشکێکی گەورەی بەردەکەوێت لەگەڵ هندستان. ئەگەر سەیکەنەم سێ وڵاتە وڵاتی پیشەسازی گەورن 51% دەردانی کاربۆن لە جیهانە بەرەوکی ئەم وڵاتانن. ڕیزبەندی وڵاتانی عەرەبیش لە دەردانی کاربۆن، سعودیا 1.72% لە بەرەوەی پیشەسازی نەوتی تایە و بەرەمێنانی نەوتی تایە، واروەها میسر 0.71%، ئیمارات 0.55%، عێراقیش لە ڕیزبەندی چوارەم دێت تقریباً 0.54% دەردانی کاربۆنی جیهان لە بەرەوشی عێراقایە. یەکێ لە هۆکارەکانی سەرەکی بۆ عێراقیشەوەیە کە غازێکی زۆر دەسووتێنێ. جەزایریش لە ڕیزبەندی پێنجەمدا دێ کە 0.43% دەردانی کاربۆن لە بەرەوکی ئەم وڵاتەدایە. پرسیارەکە ئەوەیە ئایا تاوەکو ئەو پلانانەی دانراوە 2050 بێ یاخود دوایەوە بێ وڵاتان دەتوانن دەستبەرداری پیشەسازیە گەورە زەبەلاحەکان بن و دەردانی کاربۆن بگەێنە سفر؟ بەم جۆرە هەواڵابوووریەکانم پێشکەشکردن. خواتان لەگەڵ.